بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئەم کاتتان باش. لە بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تەندروستی بە یارمەتی هاوکارانم لە خزمەتتانین کە هیوادارم جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بێت. بەڕێزان، بەرنامەی ئەم جارەمان لەسەر ڤیرۆسی سەرماخوردگیە، ئەویش تاقیقاتێکی تازەست کە لەسەر ڤیرۆسی سەرماخوردگیە کراوە کە بتوانن چارەسەری نەخۆشیەکان بکەن. ئەم تاقیقاتێک کە کراوە بۆ بینەرانی خۆشەویست بڵێم کە ئەوە بۆ ئەوە نییە کە چارەسەر یا دەرمانی نەخۆشی سەرماخوردگی یا هەڵامەتە بکەن، بەڵکو ئەو نەخۆشگەرە کە هۆکارەکەی ڤیرۆسە بتوانن چارەسەرێکی گشتی بۆ پەیاکەن. پێشەکی من ئەگەر بۆ بینەرانمان باسێکی کورت کەم لەسەر ڤیرۆس، نەخۆشیگەر ڤیرۆسی بوون، یانە پێشتر تا قەرنی 20 سەرەتاکانی قەرنی 20 هەر نەخۆشی بوو، هەروەیان نەزانی هۆکارەکەی باکتریە، یانە ئەو جۆرەکەی تر لە میکرۆب. بەڵام لە قەرنی 20 تاقیقاتی تر کرا، دەزانیان کە نوعێک میکرۆبە یا چۆنکە کە خۆی زەهرێک، بڵێن وەک ژەهرێک لە خۆی تەرەشحەکات، ئێتر زانیان کە ئەمە ڤیرۆسە، ڤیرۆسی شناسایی کرا. ڤیرۆسەکان زۆرن، یعنی سەرماخوردگی یا هەڵامەتەوەی کە ڤیرۆسە یا ئانفڵانزا یەک دانە نەخۆشیە. بۆ نمونە نەخۆشیگەرێک وەکو هێپاتیت، وەکو ئەیدز، ئەمانە یا فەلەجی ئەتفاڵ، ئەمانە گشتی سەرچاوەکەی ڤیرۆسە. بۆیە ئەم تاقیقاتێکە کراوە نەتەنیا بۆ سەرماخوردگی، بۆ ئەوەی کە بتوانن مقابلەیەک یا دەرمانێکی بەرچاو گشتی بکرێت لەگەڵ ڤیرۆسە. مۆردی دووەمیش کە من بۆ بینەرانی خۆشەویستمان باس بکەم، تەقریبان ماوەی 4-5 ساڵ لەوە پێش ڤیرۆسێکی تر کە ڤیرۆسێکی تازە بوو لە دنیا بڵاو بۆ ئەویشی کۆڤید-19 یا هەر ئەو کۆڕۆنا بوو. بینەرانمان ئێتر ئاگادارن کە چە پێش هات بە دوای ئەوە بەگشتی تواو دنیا چووە حاڵەتێکی ئیستراریەوە و ئەو وەزعیەتەی کە هاتە پێش و دوای ئەو کۆڤید-19 یا ئەو کۆڕۆنا تاقیقاتێکی وەسیع گوستەرەتر کراوە و لەسەر ڤیرۆسەکان، چونکە ڤیرۆس خۆی دەرمانی نییە، واکسنی هەیە. بەڵام ئەوانەی کە پێیان ئەڵێن کە دەرمانگەر دژە ڤیرۆس یا زدە ڤیرۆسی، ئەو دەرمانگەرە دوو کارەکات. یەکێک ئەوەی کە تەکسیریان، یانێ ئەوەی کە زیاد بکەن، هەم مەهاریانەکات هەم کۆنتڕۆڵیانەکات، یانێ کەمتریانەکاتەوە. بۆیە ڤیرۆس بەگشتی دەرمانی نییە. ئەو دەرمانگەریشەکە لە هەن کە بە دەرمانگەر دژە ڤیرۆس ئەناسرێن، ئەوە نییە کە لە بینیان بوات و بێتە هۆکاری مەرگی ڤیرۆسەکان، بەڵکو ئەوەیە کە هەم تەکسیر و ڕشتیان مەهارەکات، هەم ئەوەی کە ئەگەریش تەکسیرەوە بنەوە کەمتریەکاتەوە، یانێ بە شێوەیەکی کەمتر ئەوە تەکسیر بێتەوە. بەڵام باکتری وانە، باکتری تقریبان ڕاحەتترە، ئەو دەرمانی هەیە، دەرمانەکەیشی ئەو ئانتیبیۆتیکە، ئەو پنسیلین و ئەو خانەوادەی پنسلینەکانە کە ئەتوانێت وەکو دژە باکتری بێت. بۆیە لە نەخۆشی کۆڕۆنا ئەوەی کە هات دەرمانێک نەئەتوانرا دروست بکرێ بۆ کۆڕۆنا، بۆیە واکسنەکەی بوو کە واکسنەکەیشی بەو شێوە کە خۆتان ئاگادارن دروست کراوە، ئەو مشکڵاتەی کە خودی نەخۆشیەکەی کۆڕۆناش دروستی کرد. بەڕاستی ئیمڕۆ ئەگەر ئێمە تواشای هەر سایتێکی، ئەو سایتە معتەبەرگەر پزیشکیە کە تاقیقاتی پزیشکی بڵاوەکەنەوە، غەیرە ممکنە لەسەر کۆڕۆنا هێشتا تاقیق نەکرێت، یانێ ئەو ڤیرۆسە ئیسێشە هەر تاقیقە کرێت لەسەریا. ئەگەر جارێکی تر بە شێوەیەکی تر سەر هەڵ بداتەوە لە دنیا، چۆن بەرگری بکەن، چۆن بتانن بەری پێ بگرن کە ڕۆشت نەکە.
بەڵام نەخۆشی سەرماخوردەیی تقریبەن نەخۆشیکی ئامە باوە یانێ بە ئاسانی ڤیرۆسەکەی بەدەست ها لە بەردەسە بۆیە تیمێکی تاقیقاتی هەڵساون بە تاقیقاتی خۆیان کە وتیانە ساڵیانی ساڵە ئێمە گەرەکمانە نەخۆشیکی ڤیرۆسی کە بڵاوە بێتەوە سەرنجمانە ڕواتە سەر خودی ڤیرۆسەکە یانێ حمڵە ئەکرێت حمڵەکە ئەکرێت لەسەر خودی ڤیرۆسەکە بەڵام ئێمە بین کارێ بکەین کە ئەو زەمینەگەرە کە ڤیرۆس جێگەی خۆی خۆشەکات یانێ ئەو مشکڵاتی کە ڤیرۆس بە وەسیلەی ئەوانە ئەتوانێت هەم لە لەشە بمێنێتەوە هەم ئەوەی کە تەکسیرەوە بێتەوە یانێ زۆرترەوە بێتەوە و هەم ئەوەیشە کە دواتر شناساییەکەی سەخترەوە بێتەوە بۆ لەش ئەمتانی لەو ڕێگە و بتانین وارد بین و ئەو ڤیرۆسە لەناو بین تقریبا ئەو تاقیقاتی کە کراوە ماوەکەی ئشارەیەکیان پێ نەکردووە کە ماوەکەی چەندێ بووگە کە درێژەی کێشاوە تا نەتیجەی تاقیقاتەکەیان ئێرائەداوە بەڵام ئەوەی کە دیارە زیاتر لە ساڵ و نیمێک ئەو تیمە تاقیقاتیە لەسەری متاڵعەیان کردووە تا ئەو تاقیقاتیانە داوەتە دەرەوە ئەگەر من بۆ بینەرانی خۆشەویستمان خولاسەیەک لەو تاقیقاتەی کە یعنی گزارشەکە هەر ئەو تیمە تاقیقاتە خۆیان نووسیویانە بەڵام نەبە و توولان درێژ بوون و مقالەکە من ئەوەی کە مختصەر بێت و مفید بێت بۆ بینەرانی خۆشەویستمان ئەوەم بۆ ئێوە بە ڕێزان جیا کردووەتەوە هیوادارم کە جێگەی ڕەزامەندیتان بێ ئەوەی کە ئەم دانیشمەندگەرە ئیعلامیان کردووە وتویانە دوو هەدەفی کلیڵی یانە دوو ئامانجی ئەسڵی لە ڤیرۆسی سەرماخوردگیکی مەعموڵیان شناسایی کردووە یانە لە ڤیرۆسی سەرماخوردگیکی مەعموڵی ئەوەی کە بڵاوە بێتەوە دوو دانە ئامانجیان شناسایی کردووە کە منزوریانەوەسە دوو نقطە شناسایی کراوە کە ئەو دوو نقطە ئەتوانێت بۆ بەرگریکردن یا ئەتاین بڵێن کە حتا مبارزە لەگەڵ ئەو نەخۆشی ڤیرۆسیە کەڵکی لێ وەربگیرگێت ئەمان وتویانەکە هەرەوەی کە وتمان کە ڤیرۆسی سەرماخوردگی بەربڵاوترین ڤیرۆسە لە ناو ڤیرۆسەکانە بەچاو بازی ڤیرۆس مەسەڵەن بۆ نمونە وەکو ئەیدز بین کە سەرماخوردگی بەربڵاوترە و هەم ئەوەی کە دامەنەی تاقیقاتەکانی توانین یەکە ئاسانترەوە بێتەوە بۆیە ئەمان ئەو ڤیرۆسی سەرماخوردگیانە هەڵبژاردووە و هەروەها ئشارە بەواکەن کە گەرەکیانە کە کارێ بکەن کە بەدەن یا ئەو سیستم گەر لەشە بتوانێت لە بەرابەر ڤیرۆسەکانە مقاومەت و بەرگریکی محافزت کننده یعنی حفاظتی به حالتێک ئەوە نەبێت کە ڤیرۆسێک هاتە ناو لەش بۆ فقط توانیت کنترۆلی کەی زۆرترە نەبێتەوە عوارزەکەی زۆرترە نەبێتەوە بەڵکو ئەمەیە کە ئەڵێن کە بتوانین مقاومەتەکە زۆرتر بێتەوە یا بە زمانێکی سادەتر من وا بڵێم کە ئەو شرایەتەی کە ئاسانکاریە کات بۆ ڤیرۆسەکە ئەو شرایەتە سەختەوکەنەوە بۆ ڤیرۆسەکە ئەوەیە کە ئەمان وتیانە هەدەفەکەش ئەوەیە کە بەهێزکردن بەرگری لەشە ئەو سیستم دفاعی بەدەنە کە بەهێزی بکەن لە بەرابەر چەندین مهاجمی ڤیرۆسیەکە لە دەرەوەی لەشەوە کە ئەو ڤیرۆسگەرە تێنە ناو لەش دیارە ئەو تیمە تاقیقاتیە هەم میکرۆبشناسیان تیا بووگە هەم بیوشیمیستیان تێ بووگە و ئەو گزارشەی کە داویانەتە دەرەوە کە من بە زوانی ئەوانەوەی خوێنمەوە کولەن لە زمانی یەک نەفەریانە کولەن لە زوانی تاقیقاتەکەیانە تیمە تاقیقاتیەکەیانە ئەمان خۆیان دەڵێن کە ئێمە ئەمانەوێت کە ئەو کۆمپلکسکە مولکولیە کە مستعدن کە کەسێک مبتەڵا بوێت بە نەخۆشیگەر ڤیرۆسی شناسایی تەقویەتیان کەین ئەمە منزوری ئەوەسە کە ئەو ڤیرۆسگەرە پێش ئەوەی کە فرسەتێکیان بێت لە ناو بەدەنە کارێ بکەن ئەمان توانن یعنی پێشدەسیکەن نسبەت بە ڤیرۆسەکە یعنی زووتر لە ڤیرۆسەکە بێنە ناو عەمەڵ چۆن ئەو کاراکەن
ڤیرۆس تقریبان وەک حاڵەتێکی بڵێن کە کاتێک کە وارد لەشەوێت مولکولگەرێک هەن یا ئەو سلولگەرە هەن کە ئەو سلولگەرە تقریبان ئەتوانێت هەم شناساییان کات هەم 100%، بەڵام کوپی بەرداریکیان لێ بکات دوای ئەوەکە حتا ئەو کەسیشە ئەگەر پەنای بەر بە دەوا و دەرمان ئەو ڤیرۆسە ئەتوانێت بۆ کوپی بەرداریەکە کردوویەتی خۆی بۆ ماوەیەکی زۆرتر لە لەشە نگابێرێت. ئەوەیە کە وتویانە هەدەفیشمان ئەوە بوو بە نەتەنیا بۆ سەرماخوردگی بەڵکو بۆ تواوی ڤیرۆسەکان بەتایبەت شاریشیان کردووە بۆ کۆڤید-19 کە ئەیتوانی لە حاڵەتێکی سادە وەکو ئانفلانزایکی معمولی بێت تا ئەوەی کە ئەگەی بە حاڵەتگەرێکی شەدید کە بە زەجر تەنەفوسی و ئەچوون لەژێر ئەو کەسانە کە لە حاڵەتێکی شەدیدترە بوون ئەڕۆن لە خەستەخانەکانە لەژێر ئۆکسیژنە قەراریان نەگرن. مەبەستیان ئەوەسە کە وەسیع التەیفە، یانێ ئەو تاقیقاتێک کە ئەنجامیان داوە ئومیدێکیان هەست کە بۆ تواو تەیفەکانی ڤیرۆسە ئەوانە بتوانن استفادەی لێکەن. و هەروەها لە درێژەی ئەو گزارشە وتویانە کە وەختی ڤیرۆسێکە ئێمە لە بەدەنە مۆرد هەدەف قەرارە درگێت ئەو ئەتوانێت بەو داروگەر ڤیرۆسیە یانێ بەدەست داروە ڤیرۆسیەکانەوە دەربچێت. بۆچیش دەرەچێت؟ ئەوەیە کە ئەتوانێت جۆرگەرێتر دروستکات، یعنی ئەرە و تەکسیرە، بەڵام بۆ نمونە ڤیرۆسێکە تەکسیرە بێتەوە ئەوەی کە حامڵ بارێکی ژنێتیکیە کاتێک کە تەکسیرە بێتەوە ئەتوانێت ئەو شناسنامەی خۆیە کەمی ئاڵۆگۆڕ پێ بکات، یعنی لە حین تەکسیرەکە دوای تەکسیرەکە دوای ئەوەش هەرو جۆرە تازەکە لە لەشە دروست بووگە ئەتوانێت دووبارە خۆی تەکسیرە و کاتەوە شناسنامەکەی خۆی بگۆڕێت. ئەوەیە کە وتویانە ئەتوانێت لە سوویەکە بۆ سوویەکی تر خۆی بگۆڕێت لە لەشە، یعنی ڤیرۆسێک کە هات ئەتوانێت ئەو حاڵەتی تەبیعی ئەو حاڵەتە شناسنامەی خۆیە بگۆڕێت. بۆیە ئەمان وتیانە هەوڵیشمان ئەوە بووگە کە ڕێگەی دەرچوون و دەربازبوون بۆ ڤیرۆسەکان ئێمە بتوانین کۆنتترۆلیکەین و بەریشی پێ بگرین. جا بزانین ئەو شێوەی بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەو ڤیرۆسکەرە یا ئەوەی کە لەگەڵ ئەو ڤیرۆسکەرە چۆن مقابڵاکرێت، ئایا دەرمانە یا شێوەیەکی تازەست، ئەمان ئاوا تۆزیحمان بووان. ئەڵێن کە یەکێکیان ئەو پرۆتئینگەرەسە، ئەو ڤیرۆسکەرە خۆی پرۆتئینگەرێکی هەست، ئەو پرۆتئینگەرە لەسەر شناسایی مولکولگەر لەشەکات بەدەنەکات یا سلولەکان بڵێن کە ئەڕواتە لەسەر ئەو سلولگەرە واکنش نیشانات کە بە سلولگەر هەدەف ئەتانین ناوی بووین، یعنی ئەو سلولە هەدەفگەرە شناسایی کردن پێش ئەوەی کە ڤیرۆسەکە لەسەر ئەوانە یا جایگوزین کات یا خۆی هەمانەن سازی کات، مشابه سازی کات، تانن لەو ڕێگە و ئەمان واردی ئەمەڵ بن. دیارە وتویانە ئەو پرۆتئینگەریشە ئەبان متوەجی بوو بن کە ئەو پرۆتئینگەرە شکڵ خۆیان تاغیران، یعنی پرۆتینەکانی ڤیرۆسەکان کاتێکە لانەگوزینی کرد جێگوزینی کرد ڤیرۆس لە لەشە ئەتوانێت ئەو پرۆتئینگەرە تغییر شکڵ بن، هەروەی کە وتم وەکو شناسنامەکەی خۆیان نەگۆڕن و بۆ ئەوەی کە بتوانن بمێنەوە زیاتر تەکسیر بنەوە کە هەرچێکیش ڤیرۆس یا ئەو میکرۆبە زۆرترەوە بێتەوە بە هەر ئەنازەی کە زۆرترە بێتەوە ڤیرۆس لە لەشە عوارض یا ئەو عەلایمە زۆرترە بێتەوە. دیارە هەدەفگەرێکیشیان لەو مطالعە خۆیان دیاریان کردووە DNA-کان RNA و DNA. RNA تقریبا پەیام ڕسانگەرێکە کە ئەو کاتێکە سلولێک هەم DNA هەیە هەم RNA هەیە، ئەو RNA پەیام ڕسانگەرێکە. ئەمان وتویانە کە ڤیرۆس زۆرتر لەسەر RNA-یەکان یانە پەیامەکان منتەقەلەکات ئەتوانێت ئەمان لەسەر ئەو RNA خەریکن تاقیقەکان کە چۆنیەتی تاغیراتێک کە بتوانن لەسەر سلولەکان و RNA سلولەکان بەوجود بێرن تانن کە بەر بەوە بگیرگێت. ئەمان مثاڵێکیشیان هاوردووەتەوە، ئەڵێن کە بۆ شەرحی
ئەم متاڵعەیانە مثاڵێکیان هاوردووەتەوە، ئەڵێن مەسەڵەن دوودانە وڵات هانە حاڵی شەڕە، لە دانێ لە وڵاتگەرە کارخانەیەکی بێپاتسازی هەیە، ئەو تەرەف مقابڵەکە تێت ئەم کارخانەی بێپاتسازیە ئەگرێت، کاتێکە کارخانەکەی گرت دیارە تەولید ئەوێسێ، دیارە ئەو کارخانە هین دوشمنە کەفتوێتە دەست تەرەفێک کە تەولید ئەوێسێ، ئەڵێت دوای ماوەی کە دیسانەوە چرخەی تەولید دەخاتەوە ڕێگەیانێ بێهبادەکان دروست دەکاتەوە، حمڵەکە پێچەوا ناکاتەوە. یعنی ئەمە ماکتێکە کە ئەمان ئێرائەیان داوە کە ڤیرۆس کاتێکە تێتە ناو لەش، منزوریان ئەوەسە کاتێکە هاتە ناو لەش لێ خۆی شوێنەکە ئەدۆزێتەوە، سلولەکان شناسایی ئەکات، ئەتوانێت ئەو پرۆتوینگەرە شناسایی کات، نەوەک ئەوە کە کوپی بەرداریک بێت، بەڵام ئەتوانێت تەکسیر بێتەوە و لە ناو لەشە ئەو حمڵەی خۆیان ئەنجام بدات. دیارە ئەمان هەر لەسەر ئەو تاقیقاتە ئشارەیان کردووە کە هەر لەسەر ئەو RNA گەرە کە ڕشتەگەر پرۆتوینیە ئەوانیانە شناسایی کردووە کە ئەتوانێت ئەو ئینحرافە کە ڤیرۆس دروستیەکە لە لەشە لەسەر ئەو سلولگەرە کە خۆی وەک ئەوان باس سازیەکات لەسەر ئەو سلولگەرە ئەم تیمە تاقیقاتیە. بە یەک عبارەتی سادە ئەگەر بوون بۆ بینەرانی خۆشەویستمان بڵێن، ئەم تیمە گەرەیان ئەوەمان پێ بڵێن، ئەڵێن کە ڤیرۆس کاتێکە تێتە ناو لەش، ئێمە پێشتر وا بوو ئەوە ڤیرۆس هاتووە بەری پێ بگرە تەکسیر نەبێتەوە، ئەوە دەرمان بووگە، بەڵام ڤیرۆس خۆی توانیویە هەم شکڵ خۆی بگۆڕێت، هەم ئاڵوگۆڕ بەسەر خۆی بێرێت، بۆیە ئەتوانێت بە شکڵێکی تر بێتەوە لە لەشە. ئەو شکڵیشە کاتیانێ ئەو شناسنامەیە عەوەزکرد یا ئەو گوزەرنامەیە عەوەز کرد لە لەشە، ئەوەیە کە دووبارە ئەبێت هەم شێوەی دەرمانی هەم مەقاومەتی تەبیعی بەدەن ئاڵوگۆڕی بەسەرە بێت. ئەمان ئەڵێن کە ڕێگەی بە دوایەوە هەین، ئێمە مستەقیم نەچین بە دوای ڤیرۆسەکە، بەڵکو ڤیرۆسەکە کاتێک کە لەسەر ئەو سلولگەر بەدەنە تەئسیردانێ، ئێمە بڕین بۆ لای سلولەکانی لەشیانە سلولەکان مقاومە بکەینەوە و بە شۆن ئەو دەرمانە ئەگەڕن کە ئەگەر ئەو ڤیرۆسە ئاڵوگۆڕی بەسەر خۆیە بێرێت تەغیر شکڵێک بدات، بۆ ئەوە مقاومەتی ڤیرۆس مقاومەتی بەدەن لە بەرابەر ڤیرۆسەکە بوونە سەرەوە. بۆیە ئەمان زۆرتریش ئەو متاڵعاتیانە کردووە ڕشتەگەر پرۆتوئینی ڤیرۆسەکەیان هاوردووەتە دەرەوە. دیارە بۆ بینەرانی خۆشەویستمان عەرز بکەم کە ئەو متاڵعەیەکی هەم بیۆلۆژیکیە، هەم بیۆشیمیە، هەم میکرۆبشناسیە کە علوم ئازمایشگاهیە لە کوللا، یانێ ڤیرۆسێک کە بۆ ئەنازە چکۆلەیە، دیارە مشکڵاتی زۆرە، بەڵام وەختێک کە ئەشکێت زەڕاتێکی تریشی هاتیە، ئەم تیمە تاقیقاتیە هەن لەسەر ئەو بەشە متاڵعاکەن. من وەکو ئاخری بەشی بەرنامەکە دیارە لە ئەوڵ بەرنامەکەیشە وتم ڤیرۆس واکسنی هەیە، دەرمانێکی وای نییە کە لە ناوی بوات، بەڵام ئەم تاقیقاتیشە لەسەر سەرماخوردگی کرابوو. کولەن ڤیرۆسگەر یەکێک لە سادەترین ڕێگەکان بۆ ئەوەی کە مرۆڤێک تووشی نەخۆشیک نەبێ کە سەرچاوەکەی ڤیرۆسە ئەوەیە کە خۆپاراستنە، بۆ نمونە ئانفڵانزا، سەرماخوردگی، جیا لەوەی کە ئیسراحەتی گەرەکە، بەڵام بۆ بەرگریکردن یانێ ئەگەر نزافەت ڕعایەت کردێ، بۆ نمونە ئەڕۆینە دەرەوە دەساین بە شتێکە بزین شتێک ئەو ئەشیا ئالوودە بوو بە شۆردنی دەست بە ئاب و سابوون، یا بۆ نمونەش ئەشیایەکە تیژن ئیسە تێخ بێت، دەرزی بێت، ئەگەر ئالوودە بن ئەوانە ئالوودە بە ڤیرۆس، بۆ نمونە وەکو ئەیدز، ئەوە ئەتوانێت سەرچاوەی نەخۆشیەکان بێت. بۆیە بەرگریکردن یا ئەو بێدا شەخصیە وەکو ستونێکی ئەوەڵە، بەڵام هەر ئەوە نییە ئیتر جار هەیە کە ڤیرۆس ئەڕواتە ناو لەش نەخۆشی دروستەکات، ئەو نەخۆشیگەرە دروستە، واکسن زۆرێکیان دروست کراون، بەڵام
ئەوەیە کە دانیشمەندەکان هانە شۆن ئەوە کە بتوانن زۆرتر لە پێش لەگەڵیە بربەرەکانەی بکەن بۆ ئەوە لە دوا ڕۆژیشە جارێکی تر نەخۆشیەکی تر وەکو نەخۆشی کۆڤید-19 یا ئەو نەخۆشی کۆرۆنا کە هات نەتوانێت ئاوا هەم گیانی مرۆڤەکان هەم ژیانی مرۆڤەکان بخاتە مەترسیەوە. بۆیە ئەوەیە کە ئەو تاقیقاتە ئەنجامەدرێت. بینەرانی خۆشەویست، لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەیشمان. هیوادارم کە جێ ڕەزامەندیتان بێت لەلایەن خۆم و هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی بۆ ئێوە ئاواتە.